ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم بەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر پێشهاتە سیاسی و سەربازیەکان و کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد. ماوەیەکی زۆرە هەرێمی کوردستان دەیەوێت لە ڕووی سیاسی و لە ڕووی پەیوەندیەکانی خۆیەوە لەگەڵ بەغدا پەیوەندیەکانی بەرەو ئاراستەیەکی باش و بەرەو هێوربوونەوە بەرێت و ئەو چەقبەستووی کە لە ماوەکانی ڕابردوو هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا تا ڕادەیەک بڕێتەوە. چەند سەردانیشی وەفدی دانوسانکاری هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو بۆ بەغدا هەبوو بە سەرۆکایەتی بە ڕێز قوات تاڵەبانی جێگیری سەرۆشی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و هەروەها سەرۆکی وەفدی دانوسانکار تەنانەت تاوە کۆم ساتشکێ گفتوگۆکەین لەم بەرنامەیەدا وەفدی هەرێمی کوردستان لە بەغدایە بە تایبەت بۆ گفتوگۆکردن لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق و پشکی هەرێمی کوردستان لەو پرۆژە یاسایەدا. لە ڕابردوو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا کۆبەڵێک ئاستەنگ هاتە ڕێگای. دیارە ئاستەنگەکان هۆکاری زۆر بوو، هەندێکی ناوخۆیی و هەندێکی دەرەکی و هەندێکی دەستێوەردانی ئەو لایەنانەی کە لە نێو عێراق بە تایبەتی لە نێو هێزە چەکدارەکانی عێراق بە تایبەتتر لە حەشدی شعبیدا باڵا دەستن و زۆریان بەرژەوەندیان لەوەدا نییە کە هەرێمی کوردستان و بەغدا پەیوەندیشی ئاسایی و دۆستانە و برایەتیان هەبێ لە چوارچێوەی عێراقیشی فیدرالی دیموکراسیدا. ئەو پێشاتانی کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا بینیمان بە تایبەت موشکبارانکردنی هەولێری پایتەخت لەلایەن یەشێک لە گروپە توندڕەوەکانی ناو حەشدی شعبی ئەمە زیاتر دۆخەکەی ئاڵۆز کرد. چاودێران وهایە خوێندنەوە کە ئەم هەوڵانە بە ئامانجی ئەوەیە کە بەغدا و هەرێمی کوردستان لێک دوورخەنەوە. بەدەر لە ئەو بەرامانی کە لە ناوخۆوە هەیە لە دەرەوەش بە هەمان شێوە لەلایەن هەندێک هێزی دەرەکی و هێزی هەرێمایەتی ئەم نیازە و ئەم مەبەستە دەبیندرێت بەرامبەر بە پەیوەندیەکان و لێک نزیکبوونەوەی هەرێمی کوردستان و بەغدا. لێسادا هەرێمی کوردستان چۆن نەتوانێت لەگەڵ بەغدا ماسەنگانە تێپەڕێنێ بۆی کە بگەینە پەیوەندیشی باش و دۆستانە لەگەڵ بەغدا. کاتێک هەرێمی کوردستان لە بەغدا نزیک دەبێتەوە بە تایبەت لە ڕۆ سیاسیەکەوە هەرێمی کوردستان پێگە و قورسایی خۆی لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی ئەو یاسایانی کە لە عێراقی ئەتوانێت چۆن بیپارێزێ و دەستکەوتەکانیەوەی کە بەدەست ناتۆ چۆن بەدەستی بێنێ. قەواری هەرێمی کوردستان کاتێک ئێمە لەگەڵ بەغدا هاوپەیمانێتیشی باشمانە بێت و پەیوەندی و ڕێکەوتنیشی باشمانە بێت تا چەند پارێزراوە بێ و کاتێک کە ئەم مەترسیانە دەکەوێتە سەر پەیوەندیەکان هەرێمی کوردستان بەرەو چه ئاقارێک دەڕات. هێزە نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکان ئەمانە چ کاریگەریشیان هەیە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ئێستا و لە داهاتوویشی نزیکیشدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەران و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک باڵام بۆ محەممەد ئەندامی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بەخێر بێ. کاک باڵام بۆ سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. هەروەها دکتۆر هاوکار یاسین مامۆستای زانکۆ کە بەڕێزیان لە شاری هەولێر لە ستۆدیۆکانمان لەگەڵمان بەخێر بێ. دکتۆر هاوکار سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. کاک باڵام بۆ سەرەتا ئەگەر لەوە دەست پێ بکەم دیارە هەمومانە زانین وەکو ئاماژەشم پێدا لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەوەی کە بە موشک هێرش دەکرێتە سەر پایتەختی هەرێمی کوردستان و موشوارە زین پایتەختی هەرێمی کوردستان ینی هەم بنکەی هێزەکانی ئەمریکا هەم بنکەی هاوپەیمانان هەم سەفارەت و قونسڵی زۆربەی وڵاتان و نوێنەرایەتی وڵاتان لەوێبوونیان هەیە و کۆمەڵێک لە کۆمپانیا گەورە جیهانیەکانیش لەوێبوونیان هەیە. کاتێک کە ئەم هێرشانە ڕوو ئەدا ئەتوانین بڵین لە چوارچێوە سەربازیەکەەوە ئاسایشەکەەوە سەیری بکەین هەرێمی کوردستان ئەبا بەرەوچۆ. زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. سپاس. دیارە ئەگەر ئێمە لە ڕوانگەی سەقامگیری ناوچەکەوە سەیری بکەین ئەوە تای بینین کە هێزەکانی ئەمریکا لە بەغداد لە ماوەی پێشوودا چەندان جار هەڕەشەیان لێکرا و چەندان جار سەفارەتەکەیان ساروغباران کرا. دیارە هاتنی هێزەکانی هاوپەیمانان و هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان یعنی پەیوەستە بە پاڵپشتیکردنی ئەمانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش و ئێستش ئەمریکا لە یەک دوو ڕۆژەی پێشوودا ڕوویدا بردومانکردنی بەناو هێزەکانی هاوپەیمانان. ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە
ئەوان لە حکوومەتی مرکزیان ئەوانەی کە لە حکوومەتی مرکزی خۆیان بەوە ئەزانن کە دژی بوونی هاوپەیمانان و دژی هێزەکانی ئەمریکا بن لە عێراقا ئەگەر لە ناوچە عەرەبیەکان جێگەیان نەکرێتەوە ئەوە بۆشیان نییە لە بڵێن بۆ نمونە ناوچە کوردنشینەکانە لەوێ ببنیان لەوێ جێگەیان بکرێتەوە. هەر بۆ ئەوە بوو ئەم کردەوە قێزەونە لە هەولێری پایتەختدا ڕوویدا کە بەداخەوە بوو بەهۆی شەهیدکردن و بوو بەهۆی بریندارکردنی خەڵکەوە. ئەمەش بەڕاستی کێشە و ئاڵۆزی بۆ عێراق بەگشتی دروستەکە، ئەمە تەنها بۆ هەرێمی کوردستان نییە، چونکە من وەک ئاماژەم پێدا ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان لە ناوبردننی ڕژێمی سەدامی دیکتاتۆردا دەورێکی باڵایان هەبووە و ئەوان بوون کە توانیویانە عێراق لەو خەتەرە گەورەی تیرۆریستانی داعش بپارێزن لە شەڕی داعشا. ئێمە نابێ ئەوە نادیت بکەین کە ئەگەر هاوپەیمانان و ئەمریکیەکان نەبوونایە داعش عێراقی لە ئەفغانستان خراپترە کردووە، ئەم عێراقە جارێکی کە نەبوویەوە بە ئەو عێراقا و ئەمەش ئەگەر ئێمە سیرکەین یعنی بێتە سەر ئەوەی وەکو جاری پێشوو کە لە بەغداد چۆن بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکایاندا ئەم کردەوانە دووبارە ببێتەوە وەکوتمەمە بێ بە بشێوی بۆ عێراق و ئەگەر هێزەکانی هاوپەیمانان بڕیارێک بدەن یاگەر هێزەکانی ئەمریکا بڕیارێک بدەن ئێمە ترسی تیرۆریستانی داعشمانێشتا لەسەر کەم نەبووتەوە. تیرۆریستانی داعش وایە ئەگەر ئێستا بڵێن شانەی نووسیان هەیە، بەڵام بەڕاستی ئەمانە هەر کاتێک ئەو ترسیان لە دڵ نەمێنێ عێراق ئەگەڕێنەوە بۆ دۆخەکەی پێشوو کە دیمان یعنی سڵیان لە هیچ کارێک نەکردەوەی کاری نائینسانیان بوو بەرامبەر بە خەڵکی عێراق. بەڵام ینی خاڵێکی زۆر گرنگ کە هەبوو لەم هێرشانی کرایە سەر هەولێری پایتەخت، ینی کاردانەوە نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکان و ناوخۆیەکانیش و کە بە دوای خۆی داهات. ینی ئەمانە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی کە بۆ نمونە ئەنجومەنی ئاسایی ژۆنەتەوە یەکگرتووەکان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەڵمانیا، فەڕەنسا، بریتانیا، کەنەدا، ینی زۆربەی زۆری وڵاتانی جیهان و هەروەها وڵاتانی دراوسێ ینی ئیدانی ئەم ڕووداوانەیان کردەوە پاڵپشتی خۆشیان بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە. کەواتە دووپاتکردنەوەی پاڵپشتی بۆ هەرێمی کوردستان دەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە ڕوو ئاسایشی و ئەمنیەکەوە پارێزراوترەکات و پشت ئەستوورترمانەکە کاک باڵام بۆ بەدڵنیاییەوە ئەوە یعنی شتێکی حاشا هەڵنەگرە. من وەکوڵێ مەگەر تۆ ببینی هاوپەیمانان و ئەمریکیەکان کە هاتوونەتە هەرێمی کوردستان یان ئەو چەنەها کۆمپانیایی کە بینین هاتوونەتە هەرێمی کوردستان، ئەوانی لە بواری نەوتەوە بەرهێنانەکە هاتوونەتە هەرێمی کوردستان، ئەگەر هەرێمی کوردستان بە شوێنێکی ئارام نەزانن نایەنە هەرێمی کوردستانەوە. یعنی ژیانی خۆیان و ژیانی سەرمایەکەیان و ژیانی کارمەندەکانیان ناخەنە بە خەتەرەوە یان نایخەنە ترسەوە. هەرێمی کوردستان شوێنێکی ئارامەوە، ئارامی هەرێمی کوردستانیش ئەتوانم بڵێم هەوێن ئەبێ بۆ ئارامی عێراق. هەر لەبەرەوە ئێوە خۆمانەی بینین ئێستا وەزعی عێراق تا ئێستاش چ شڵەژانێکە هەرچەنە بەداخەوە ئێمە لێرە نەمانتوانیوە لە هەرێمی کوردستان لە ئاستی داخوازیەکانی خەڵکا بین، بەس ئەگەر لە ڕوو ئەمنیەکەیەوە سەیریکەین منتیقا عەرەبیەکان بە بەغداشەوە بە 20 ساڵی کە ئارامیەکەیان ناگاتە ئارامی هەرێمی کوردستانەوە. ئەم ئارامی هەرێمی کوردستانش هەم بۆ هاوپەیمانان و هەم بۆ توانم بڵێم وڵاتەکانی ئەقلیمیش جێگەی بایەخە و ئەوانیش لێی مستەفی دەبن و ئەگەر بێت و خوا نەخواسە نەئارامی لە هەرێمی کوردستاندا ڕووبدا کێشە بۆ وڵاتەکانی دەراوسەی هەرێمی کوردستانیش تووشە بێ، کێشە بۆ تورکیا دروستە بێ، کێشە بۆ ئێران دروستە بێ، کێشە بۆ سووریا دروستە بێ. لەبەرەوە ئەوان کە بایەخ بە ئارامی هەرێمی کوردستان ئەدەن وەکوڵێم تێکچوونی ئارامی هەرێمی کوردستان زەرەرە لە هەمویان لە ئەتوانم بڵێم لە ئەمریکا و لە بەریتانیا و لە فەڕەنسا و توانم بشڵێم لە وڵاتە ئەقلیمیەکانیش. دەست خۆش کاک باڵام بۆ دێمە خزمەتجانەوە. بەڵێ دکتۆر هاوکار دووبارە سڵاو دەبێت. ینی وەکو کاک باڵام بۆ ئاماژەی پێدا کە هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشەوەنەوە ینی بەو شێوەیە پارێزراوە، بەو شێوەیە 20 ساڵ لە پێش عێراقەوەیە، ینی کەواتە ئاسایشی هەرێمی کوردستان بۆ هەمووان گرنگە و پاراستنی ئەم قەوارەیە بۆ هەمووان گرنگە. هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت لە داهاتوودا ینی خۆی لەگەڵ ئەو کەش و ئەو ڕەوشەدا بگونجێنێ کە دێتە پێشەوە بە تایبەتی بۆ نمونە ئێستا و هێرشە موشەکانی کە دەکرێتە سەر بنکە و بارەگاکانی هاوپەیمانان و لە نێویشیاندا لە هەرێمی کوردستان کە ناوبەناو ئەنجامە درێەوە ئەوەی چەند شەوی ڕابردوو ینی کاردانەوەیشی گەورەی جیهانی بە دوای خۆی داهێنا. ئەمانە هەرێمی کوردستانە باتە چ قۆناغێکەوە، هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت سوود ببینێت لەم پاڵپشتە نێودەوڵەتی کە لێ یەکرێت بۆ پاراستنی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان و قەواری سیاسیمان بە دیاریکراوی. بەڵێ زۆر سپاس جەنابی شتان لە پێشەچی بەردامەکە پێشەچێکی جوانتان پێشکەش کرد لەسەر ئەو هێرشانەی کە ئاراستەی
هەرێمی کوردستان و تایبەت شاری هەولێر کراوە هەم میوانە بەڕێزەکەش شیکردنەوەیەکی زۆر جوانی ئاماژە پێکرد. هەرێمی کوردستان بە چەند موشەچێک ناگەڕێتە دواوە و هەرێمی کوردستان پێگەیەکی نێودەوڵەتی هەیە لە ئاسایش لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و هەموو ئەو دەوڵەتانی کە ئێستا وەکو چاودێر یان وەکو هێزی سەرەکی و هێزی گەورە سەیری عێراق و سەیری هەرێمی کوردستان دەکەن و چاودێرانی سیاسی ڕۆژنامەنووسان چاڵاکوانی مەدەنی هەر هەمویان ئاگداری ئەو هێمنی و ئارامیەن کە لە هەرێمی کوردستان و لە سەرجەم شارەکانی کوردستاندا هەیە. بۆیە کەسانێک هەن بەناو حەشدی شعبی خۆیان داوەتە پاڵ هێزەکانی حەشدی شعبی بە بەرجی جیاواز بە ناوی جیاواز دەیانەوێ هێمنی و ئارامی هەرێمی کوردستان تێک بدەن و بە تایبەتی شاری هەولێریش بە حکمی ئەوەی پایتەختی هەرێمی کوردستانە و زۆربەی کۆمپانیا زەبەلاحەکان و زۆربەی کونسڵگەریەکان لە شاری هەولێرن دەیانەوێ بە چەند موشەچێک وەکو خۆیان ئامانجیانە هەرێمی کوردستان بگەڕێنە دواوە، بەڵام هەرێمی کوردستان ئێستا دامەزراوەیەکی بەهێزی ئەمنی و سەربازی هەیە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشەوە دەچی. و هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان ئێوە و هەموو لایەک دەیبینن ساڵانە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پێگە و شوێنی دیاریکراویان هەیە و پرس و ڕایان پێدەکرێت سەبارەت بە پاراستنی هێمنی و ئارامی هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقدا، چونکە ئەو ئەزمونەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی هێمنی و ئارامیەوە لە ڕووی ئاسایشیەوە و لە ڕووی هەواڵگریەوە لە عێراقدا بەدی ناکرێت. بەداخەوە لە عێراقدا پەرش و بڵاویەک هەیە ناتوانن کۆنتترۆڵی میلیشیاکان بکەن، ناتوانن کۆنتترۆڵی هێزە میلیشیاکان بکەن کە دەیانەوێ و بەردەوامیشن لە تێکدانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان. بۆیە هەموو کات هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە لە ڕێگای دیالۆگ لە ڕێگای گفتوگۆ و بە پێی دەستور پەیوەندیەکانی خۆی بەرەو پێشەوە ببا لەگەڵ بەغدا، چونکە هەرێمی کوردستان سیاسەتی حکومەتی هەرێمی کوردستان سیاسەتی ئاشتەوایی پێکەوە ژیانە لە عێراقدا و جەنابیش ئاماژەت پێکرد بەڕێزکە قوبات تاڵەبانی کە سەرپەرشتی ئەو وەفدە دەکات ماوەی چەند مانجێکە بە بەردەوام لە بەغدا بەبێ ئەوەی بگەڕێتەوە هەرێمی کوردستان مەبەستیانە کە ئەو پەیوەندیە بەهێزتر بکەن و لەگەڵ نزیک بوونەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان و هاوپەیمانان کە لە چەند ڕۆژی ڕابردوو خەریک بوو ئەو گفتوگۆیانە ئامانجی زۆر باشی هەبێ و دڵنیاشین ئامانجی باشی دەبێ کۆمەڵێک کەسێک جا بە بەرنامە بێ یان بە تەوجیه بێ ئاراستەکراو بێ دەیانەوێت ئەو پەیوەندیەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە بەرەو لاوازی ببن کەچی بەرەو لاوازیش ناڕوە. دکتۆریانی بۆیە ئەو پرسم هەرێمی کوردستان پێ بڕم، ینی ئەم جۆرە هێرشانە و ئەم جۆرە جوڵە سەربازیانە کاکرێت بە ئاراستەیەک و جەنابە دامەژت پێدا تێکدانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا کاریگەری ئەبێتە هۆکاری دوورکەوتنەوەی هەرێم لە بەغدا و بەغدا لە هەرێمی کوردستان بە پێچوانەوە؟ حکومەتی عێراقی دەبێ هەڵوێستی هەبێ و حکومەتی عێراقی دەبێ بە زووترین کات لێژنەی تایبەت دروست بکە، بەڵام بەداخەوە ئەمە دووەم جارە ئەو هێرشانە بە موشک ئاراستەی هەولێر و ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێت لە لێژنەی جاری یەکەم کە تەشکیلیان کرد و پێچیان هێنا هیچ هەڵوێستێکیان نەبوو، بەڵام ئەم جارەیان حکومەتی عێراقی سەرۆک وەزیران دەبێ بە جددی بێنە خەت و دەرەنجام و ئەنجامدەرانی ئەو کەسانی کە ئەو هێرشیان ئەنجام داوە بە گۆڕینەوەی هەواڵگری زانیاری هەواڵگری ئەمنی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بە تێر و تەسەلی ئەو گفتوگوۆیە بکەن و ئەو کەسانەی کە ئەو کاریان ئەنجام داوە پەنجەی بخەنە سەری و ئاشکرای بکەن بۆ ئەوەی نیاز پاچی خۆیان بەرامبەر هەرێمی کوردستان ئاشکرا بکەن و خۆشبەختانە ئەوەی بینیشمان
لە سەرۆک وەزیرانەوە و ئەو بەرپرسە باڵەکانی حکوومەتی عراقی زۆر بەجددی هاتنە سەرخەت و بەیاننامەیان دەرکرد و ئێستا لێژنەیەکیان تەشکیل کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی ئەمنی و لەگەڵ بەرپرسانی سەربازی بۆ ئەوەی هەوڵ بدەن ئەنجامدەرانی ئەو کارە بەڵام وەکو بەڕێزەوتە گرنگەوەی ئەم لێژانە کە پێکرێنێت ینی ئەنجامی خۆی هەبێ و ئەنجامەکانیش دواتر ڕابگەێنێ بەڕاستی. بەڵێ جەنابیشت ئاماژەت پێکرد لە پێشەچیەکە و چەندین دەوڵەتە زلهێزەکانی دنیا کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاساییشی نێودەوڵەتیان ئەنجامدا و داوایان لە حکوومەتی عراقی کردووە دەبێ ئەم جارەیان لێژنەکان ئەنجامیان هەبێ و هەوڵ بدەن ئەنجامدەرانی ئەو کارە تیرۆریستی ئاشکرا بکەن. بەڵام ئەو کەسانی ئەو کارانیان ئەنجامدا دەبێت لەوە دڵنیابن دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەستگا ئەمنیەکانی ئێمە لە هەرێمی کوردستان چاوکراون و خاوەنی ئەزمونێکی زۆر بەهێزن لە ماوەی ساڵانی ڕابردوو و دەستگای نیشتیمانین ناتوانن بە چەند موشەچێک هەرێمی کوردستان بەرەو پاشەوە بگەڕێنەوە. لەوەش بەهێزتر خۆشببختانە ئەوەی ئێمە بینیمان جگە لە کاردانەوە دەرەچیەکان هەموو حزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان نیگەرانی خۆیان دەربڕی و هەر هەمویان ئاماژیان بەوە کرد هێرشکردن بە موشک کاری تیرۆریستی بۆ سەر هەرێمی کوردستان بۆ هەولێری پایتەخت هێلی سوورە. لێرەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لەم ڕێگەیەوە لە ڕێگەی ئەم بەیاننامەی حزب و لایەنە سیاسیەکان نێوماڵی خۆمان زیاتر ڕێک بخەین و هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێست ڕوبەڕووی ئەو کارە تیرۆریستیانە ببینەوە. لێرەوە ئێمە دەتوانین زیاتر بەهێزتر بین، چەند لە نێو خۆمان یەکگرتووتر بین و چەند لە نێو خۆمان بە یەک خیتابی سیاسی ئێمە وەڵامی ئەو کارە تیرۆریستیانە بدەینەوە، هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە هەم حکوومەتی عراقی زیاتر ناچار دەکا وەڵامی تونتر و بەهێزتریان هەبێ. بەڵێ دکتۆر هاوکار سوپاس دەکەم دێمە خزمەت جەناب. بەڵێ کاک بەڵام بۆ ینی دکتۆر هاوکار چەند خاڵێکی گرنگی و ڕوژان نەمێت لە یەکیانە بیکەم بە پرسیار بۆ بەڕێزت، ینی هەر دوای هێرشەکان و دوای ئەو ینی شپرزەیی کە لە ڕووی سەربازی و ئاساییشەوە ویستیان لە هەرێمی کوردستانە دروستی بکەن، ینی کاردانەوەی ناوخۆیی بوو لە هەرێمی کوردستان بە تایبەتی لایەنە سیاسیەکانەوانی کە پێگەنەری حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان و سەرجەم لایەنەکانی دیکەش کە بەشدارین لە حکوومەت، ینی هەموو ئەم کاریان بە قێزەون و بە تیرۆریستی ناوبرد و ئیدانەیان کرد. پرسیارەکە ئەوەیە تا چەند لە ئێسادا تەبایی نێوماڵی کورد گرنگە بۆ پەربەرشدانەوەی ئەم جۆرە هێرشە دوژمنکارانی کە کرێتە سەر هەرێمی کوردستان و ئەو بەدیەکرێت لە ئێسادا کە هەبێ؟ بەداخەوە منەوە ئاڵێم خۆزگایە ئێمە وەکو کوردمان توانایە تەبابین، ئەگەر خۆمان لەناو خۆمانە تەبابین پێم وانە هیچ کەسێک بیتوانایە زەفەر بە کورد بێنە. ئێمە ئەگەر سیرکەین هەمیشە کە کاتێک کورد تەباب بووین کەس نەیتوانیەوە ڕوبەڕوومان بێتەوە، بەس کاتێک کە خۆمان ناتەباب بووین ئەو کاتەش نەیارەکانمان توانیانە بە ئاسانی زەفەرمان پێبەرن. ئێستاش ئەوەی کە هەموو لایەنە کوردیەکان لەسەر ئیدانەکردنی ئەو بابەتە کۆک بوون، ئێمە زانین هەرێمی کوردستان هەرێمی هەر هەمومانە، هی لایەنێک نییە لەبەر ئەوەی کە کراوە بەرامبەر بە سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان کراوە، نەک بەرامبەر بە شارێک کرابێ و ئەو بشێویانەی کە ئەینێنەوە ئەمە تەنها ئەوە نییە بەس بۆ هەولێر بێ، ئەمە ئەگەر دەستیان بڕوا لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان ئەم بشێویانانێنەوە. خەڵکانێک هەیە ئێستاش کە بۆ نمونە لە ناو حکوومەتی عێراقیا، خەڵکانێک هەیە لە ناو لایەنەکانی عێراقیا ئەم پێشکەوتنەوەم ئارامی هەرێمی کوردستانیان بەلاوە پەسەند نییە و حەز ئەکەن هەمیشە هەرێمی کوردستان هەرێمێکی لاواز بێ کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیا بێ. کەمادەم ئێمە ئازانین نەیارەکان یان دوژمنەکانی هەرێمی کوردستان بەو شێوەیە معاملە لەگەڵ ئێمەکەن، ئێمە پێویستە خۆمان ئەمڕۆ لە سبەینێ باشترە لە ناو خۆمانە یەکدەنگ و یەک بڕیار بین بۆ ئەوەی بتوانین هەر بارێکی نەخوازرا و دێتە پێشەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بە هەمومانەوە چارەسەرێکی یعنی کتوپڕی بۆ بدۆزینەوە، نەک ئەوەی ببێ بەهۆی ئەوەی کە بۆ نمونە کێشە لە دوای کێشە ڕووبان تێبکە. ئێمە ئەیبینین بۆ نمونە شەڕی داعشمان توش بوو، قەیرانی داراییمان توش بوو، ڤایرۆسی کۆرۆنامان توش بوو، ئێستا بەو بڵاوکراوەی کە ئەو گروپەی کە هینیان کردووە کاڵێن ئێمە لە شەقامەکانی هەولێرە هەین و ئێمە نازانم والیان نزیکینوانە. ئەمە ئاماژەیە کە بۆ ئەوەش کە دووبارە کردەوە تیرۆریستیەکان بگەڕێنەوە ناو خاکی هەرێمی کوردستان. لەبەرەوە پێویستە ئێستا سەرجەمدام و دەستگاکان سەرجەم لایەنە سیاسیەکانی
هەرێمی کوردستان بە دەسەڵات و بە معارەزەوە کۆک بن لەسەر ئەوەی چۆن ئێمە وەکو هەرێمی کوردستان بتوانین هەرێمێک بین خاوەنی حکوومەتێک خاوەنی پەرلەمانێک کە خەڵک متمانەی بە کاندیدەکانی متمانەی بە ئەندامەکانی پەرلەماندا و ئەم ئەندامانەی پەرلەمان ئەندامی پەرلەمانی خەڵک بن نەکی لایەنەکان بۆ ئەوەی بتوانین لە دۆخە نەخوازراوەکانە یەک بڕیاری یەکگرتو دەربکەین وەکو پەرلەمان ینی چی لەسەر شانێتی کە بیکە بۆ بە تایبەتی یەخستنەوەی نێوانی لایەنە سیاسیەکان و دروستکردنی هەر هیچ نەبێت بۆ نمونە بەرەیەکی فراوان بێت کە ئێمە بتوانین پشت ئەستورمین لە داهاتوە بە تایبەتی بۆ مامەڵەکانمان لەگەڵ بەغدا و ئەم جۆرە مەترسیانەی کە دێنە پێشەوە لە هەرێمی کوردستان. ئەوەی سەبارەت بە ئەوەی پەرلەمان دەتوانێت بیکە پەرلەمان کاری چاودێریکردن و یاسادانانەوە ئێمە لە چاودێریکردن و یاسادانانی شاکەم تەرخەم نەبووین هەرچەنە لەوانەیە خەڵکانێک بڵێن ئەگەر سیرکەی ئەم خولەی پەرلەمان کەمترین یاسای دەرکردو ئەمە شتێکی زۆر ڕاست و ڕەوانە بەڵام ئێمە بێبیر لەوەشکەینەوە قەیرانی دارایی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون کە ببێ بەهۆی ئەوەی کە پەرلەمان لە یاسادانا ناوەکەوەی کە خۆشمان یعنی لە لامان ئاشکرایە نەمانتوانی بێ یعنی وەکو پێویست ئەو کارە بکەین بەس لە چاودێریکردنە چاودێریکی باشی حکومت کراوە و بەردەوامیشین لە چاودێریکردنەکان و هەردۆخێکی نەخوازراویان ئەتوانین بڵین هەر شتێک کە هەستمان بۆ کردبێ نایاسایی تێدا کراوە هەموو لیژنەکان بە بێ جیاوازی بە دوواداچووریان بۆ کارەکان کردووەوە لەگەڵ حکومەتیشا هەماهەنگێکی زۆر باش هەیە بۆ ئەوەی کارەکانیان ئەو قەیرانانەی هاتووەتە پێشەوە هەردوو لامان بتوانین بە هاوکاری یەکتری بەڕێوەبەرین. سەبارەت بەوەشی کەس بۆ ئاشتەوایی بینی لایەنەکان چیەکە منەڵێم خۆزگای لایەنەکانیش وەکو ئەندامەکانی پەرلەمان چۆن لەوێ یەک دەنگ یەک بیر و بۆ چوون و بە گفتوگۆ کارەکان بەڕێوە ئەڤین بمانتوانایە یعنی لایەنەکانیش بەو شێوەیە لە گفتوگۆ هیچ کاتێک زەرر ناکەن بە گفتوگۆکان بەردەوام بێخۆ نەشگەنە ئامانجەم ساڵیش نەگەن ساڵێکی گاگەن دوی کاگەن بەڵام ئەگەر هەر بەو شێوەیە پەرتەوازە بین بەڕاستی خەتەرە بۆ سەر هەرێمی کوردستان. ئەندامانی پەرلەمان وەکو جەناب داماژی پێدەی لە سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان و ڕەنگە جیاوازەکان کە تەبابن ناتوان ئەم تەبایە بجۆزنەوە بۆ نێو حیزبەکانیان ئەخر تەبایەکە چۆن ئەگوازێتەوە بۆ نێو حیزبەکان ئێستا بۆ نمونە ئێمە وەکو دەسەڵات سیرەکەی بۆ نمونە وەزعی حکومڕانی وەزعی حکومەتەکە زانین باری دارایی حکومەتەکە زانین لە هەندێک جێگا بۆ منە مناقەشەیەکێتە پێشەوە داواکرێ ئەوە بکرێ بۆ هاوڵاتی باشە کە تۆ ئەڵێ حکومەتەکە با یعنی ئەو توانە دارایی نییە یەکسەڵێن ئەوەی دەسەڵاتن لەبەر ئەوەیە دیفاع لە حکومەتەکەکەن سیر ئەەکەی بۆ نمونە معارەزەکانیش لە جێەوە معارەزەیەک بۆ نمونە بۆ شێوەیە بن بۆ چۆن ئەڵێ معارەزەیەکی دروستکەر بن بۆ حکومەتەکە بە شێوەیەک معاملە لەگەڵ حکومەتەکە ئەکە ئەڵێ کە مادەم من خۆم بەشدار نیمتیە باخ بەشکم بخۆیە حکومەتەکە شکست دوێنێ تێگەی بڕۆ ئەمە بەڕاستی نە حکومڕانی ئەتوانم بڵێم کاری نەتەوایەتی بەم شێوەیە ناکرێ و ئەم هەرێمی کوردستانش خوا نەخواسە ڕوبەڕووی هەر دۆخێکی نەخوازراوە بێتەوە هەر هەمومان لەم سەری چەپ بوو ئەو سەری ڕاست وەکو یەک یا زەرەرمەند دەست خۆشکاک باڵام بۆ دێمە خزمەت جەنابێت بەڵێ دکتۆر هاوکاریانی منەوێت لەوە پرسیار بکەم کە بۆ نمونە ئێستا ئێمە زۆر جار وەکو کورد یعنی دڵخۆشین بەبوونی هێزەبیانیەکان و هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان لە سەرخاشی هەرێمی کوردستان و زۆر جار ئەمە بە پاڵپشتی و پارێزەرێک بۆ هەرێمی کوردستانی ئەبینی بەڵام ئەوە تا زۆر جار لەلایەن نەیارەکانی هەرێمی کوردستانەوە ئەوانەی کە چاویان بە پێشکەوتنەکان و بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی نێودەوڵەتی هەڵنایەت ئەو تا لەم جۆرە هێرشانە ئەنجامەدەن بۆ سەر بەرژەوەندیەکانی هاوپەیمانان و ئەمریکا بۆی کە ینی وایان لێ بکەن لە هەرێمی کوردستانیش بکشێنەوە ئێمە چۆن نەتوانین وها لە هاوپەیمانان و لە ئەمریکا و لە وڵاتانە بکەین کە بەرژەوەندیان لە هەرێمی کوردستانە هەیە ئەمان هەمیشە پاڵپشتمان بن بۆ پێشخستنی ئێمە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ بەغدا لە چوارچێوەی ئەو دەستور و یاسایانی کە هەیە لە نێوان هەردوولادا. بڵێ هاوپەیمانان و هێزە نێودەوڵەتیەکان هەموو لایەکمان دەزانین بەرژەوەندیان لە ناوچەکە هەیە و بەرژەوەندیان لە عێراق و لە هەرێمی کوردستان هەیە زۆر بە ئاسانی ناکشێنەوە ڕەنگە بە موشەچێک و دوو موشە بە تەقینەوەیەک بە کارێکی تیرۆریستی ئەو بڕیارە نەدەن بڕیاری کشانەوە بدەن و بە تایبەتی لە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان بۆ ئەوان شوێنێکی پارێزراوە و شوێنێکی ئەمینە هەمومان دەمانبینی لە سەردانی وەفدەکانی هێزە زل هێزەکانی دنیا بە ڕۆژ لە بەغدا بوون بە شەو دەگەڕانەوە هەولێر و سلەیمانی
چونکە ئەوان ئەویان لە لاڕوونە کە شارەکانی هەرێمی کوردستان شاری هێمنیە و شاری سەقامگیریە و ئەمینن لێرە پارێزراون بەڵام لە هەمووی گرنگتر پێش ئەوەی ئێمە دڵمان بەوە خۆش بێ کە هێزە نێودەوڵەتیەکان و هاوپەیمانان لە هەرێمی کوردستانن دەبێ هەوڵ دەین دڵی خۆمان زیاتر بەوە خۆش بکەین لە نێو خۆمان یەکگرتوو بین میوانە بەڕێزەکەت زۆر جوان ئاماژەی پێکرد دەبێ ئێمە لە نێو خۆمان یەکگرتوو بین و دەبێ هەوڵ دەین کێشە لاوەچیەکان بەلاوە بنین لە هەموو دنیا کاتێک هێزێکی تیرۆریستی هێرش دەکاتە سەر وڵاتێک یان هێرشی تیرۆریستی ئەنجام دە لەسەر شارێک پێش ئەوەی کە حکومەت پێش ئەوەی حزبی دەسەڵاتدار هەڵوێستی توندی هەبێ ئۆپۆزیسیۆن مەعارەزەش هەڵوێستی دەبێ بۆیە کاتی ئەوە هاتووە ئێستا هەم ئەو حزبانی لە دەسەڵاتن بە یەکێتی و بە پارتی و بە گۆڕان و ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتیشن هەوڵ بدەن بە شێوازێک ئەوەندەی یەکگرتوو بن بۆ ئەوەی بتوانین قەناعەت بە هێزی هاوپەیمانان و بە هێزە نێودەوڵەتیەکان بهێنین و بەنەتەوە یەکگرتووەکان کە هەرێمی کوردستان ڕاستە ڕەنگە لە هەندێک بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا و بیرکردنەوە و شێوازی حکومڕانی جیاوازیمان هەیە ئەمە شتێکی ئاساییە لە هەموو دنیا شتی وا هەیە بەڵام لە دووشت ئێمە نابێ جیاوازیمان هەبێ و بە تایبەتی لە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان دەبێ هەمومان هەوڵ دەین یەکدەنگ و یەک هەڵوێست بین من لەم خاڵی ئەو هێرشانەی کە ڕوویدا بە دووش دڵم زۆر خۆش بوو یەک وەکو چاودێرێک یەکەمیان کە بەحکومی ماستەرەکەم لەسەری ئەعلامی ئەمنیە دکتۆرایەکە لەسەر ئاسایشی نەتەوەیە ڕاگەیاندن کارانی ئێمە زۆر جوان تەختیەی ئەو بابەتەیان کرد و ئێستاش بەردەوامن ئەو بەرنامەی جەنابتان یەکێکە لەوانەی کە دەڵێ کاتێک هێرشی تیرۆریستی دەکرێتە سەر هەرێمێک سەر وڵاتێک دەبێ کەناڵەکانی ڕاگەیاندن هەوڵ بدەن ئەو بابەتە فەرامۆژ نەکەن ئەگەر هەر بیر و بۆچون و ئایدۆلۆژیاکی سیاسیە بوو دووهەمیشیان لە ڕووی ئاسایشی نەتەوەیەوە ئەوەی بینیمان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی لایەنە سیاسیەکان و ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی گۆڕان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەر هەمویان بەیان نامەیان هەبوو ئەوە وا دەکا بتوانین کە سەرنجی هاوپەیمانان ڕابچێشین ئەگەر ئێمە لە حکومڕانی لە شێوازی حکومڕانی یان لە شێوازی با بڵێن لە ڕووی ئابوووریەوە ئەگەر کەم و کوڕیشمان هەبێ بەڵام هەر هەمومان لە پاراستنی خاک لە پارێزگاریکردنی ئاسایشی وڵاتەکەمان یەکدەنگ و یەک هەڵوێستین هەر ئەو شێوازە کۆدەنجێش بوو وای لە سەرۆکی حکوومەتی عێراقی کرد هەر ئەو شەوە بێتە خەت داوای تەشکیلکردنی لێژنەیەک بکە هەر ئەوە بوو وای کرد جگە لە بەرژەوەندی هێزی هاوپەیمانان بەڵام کە بینیان هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێستین ئەوانیش کۆبنەوەیەکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیان زۆر بە پەلە بەست بۆیە دەبێت سوود لەو کارە تیرۆریستیە وەربگرین و خۆشبەختانە ئەوەی لە ماوەی ڕابردوو بینیمان جموجۆڵێک هەبوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش بۆ ئەوەی بتوانین کێشە لاوەچیەکان بەلاوە بنین کێشەی زۆر گرنگمانەیە ئەویش پاراستنی هێمنی و ئارامی و ئاسایشی وڵاتەکەمانە ئەگەر هێمنی و ئارامی و ئاسایشی نەبێ هیچ دەستکەوتێکمان نامێنێ و ڕەنگە هەر هەمووی لە دەست بدەین ئەم هەنگاوانەی کە جەنابەت ئاماژەت پێدا و هەنگاوی گرنگن ئەمانە تا چەند ئەتوانن ببنە کرۆشی دامەزراندن و پاراستنی ئاسایشی نەتەوەیمان لە داهاتووە بەڕاستی بەڵێ ئێمە ئەگەر لەو کارە تیرۆریستیە پەرتەوازە بواینە لەو کارە تیرۆریستیە هەر حەزب و لایەنێکی سیاسی ئەنجامدانی کارەکەی خستبا سەر ئەستۆی لایەنێکی سیاسی یان بەو شێوازەی ڕەخنە و ڕەخنەگرتنمان لە یەکتر ئەنجامدایە بەڕاستی پەرتەوازە دەبووین نەشمان دەتوانی ئاسایشی وڵاتەکەمان بپارێزین بەڵام ئەوەی بینیمان دەستگا ئەمنیەکانمان برایانی ئاسایش هێزە سەربازیەکانمان بەبێ جیاوازی بیر و بۆچون و ئایدۆلۆژیای سیاسی هەر هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێست بووین ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە هەوێنی پاراستنی ئاسایشی نەتەوەی وڵاتەکەمان بەرەو پێشەوە ببین و وەڵامێکیش بوو بۆ تیرۆریستان وەڵامێک بوو بۆ ئەو کەسانی کە ناحەزن دەیانەوێ هەرێمی کوردستان وانیشان بدەن کە ناتوانێت ئیدارەی وڵاتەکە بکە پێیان بڵین
ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان توانیتان بەهۆی بڕینی قوتی خەڵکی کوردستانەوە پەرتەوازەیەک دروست بکەن، ئالۆزیەک دروست بکەن، ناڕەحەتیەک بخەنە خەڵکی دڵی خەڵکی کوردستانەوە، بەڵام بەو کارە پێیان گوتن ئێمە هەر هەمومان بست بە بستی خاچی کوردستان، بست بە بست شار و کۆڵانەکانی کوردستان دەپارێزین بە یەک دەنگ و بێڕنگ بەبێ جیاوازی. دەست خۆش دکتۆرێ من بەڵێ کاک بەڵام بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان ینی سنوورێکی فراوانمان هەیە لەگەڵ عێراقی فێدراالە و لەم سنوورەدا ینی دوایەوەی کە هێزی پێشمەرگەوە ئاسایشی هەرێمی کوردستان بوونیان نەماوە لێسادا لە هەندێک ناوچە سوپای عراقی و لە هەندێک ناوچەش حەشدی شعبی کە هەرسەر بە سوپای عراقیە. ینی بەشێک لەمانە ینی بۆشایشی ئەمنی زۆری تێدایە کە ئەو ناوچانەش بە تایبەتی بە ناوچی کێشە لەسەردانرێەوە ناوچە جێناکۆکانی هەرێمی کوردستانە. تاوەکو ئێستا حکوومەت هەرێمی کوردستان زۆر هەوڵیدا کە هەمانگی بکە لەگەڵ بەغدا لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەربازیەوە، بەڵام ئەم هەمانگێ تا ئێستا نهاتۆتە بەرەم. هۆکارەکەی بەغدا یاخود هەرێمی کوردستانە ئەگەر ئەمە بێتە بەرهەم ینی ئەم ڕووداوانی کە بینیمان دووبارە بێتەوە یا ڕوو ئەدات. ئێمە ئەگەر بە هۆکارەکەی بگەڕێنەوە من نابێت تەنها بەغدا تاوان باش بکەین، دیارە لە لای ئێمەشەوە خەلەل هەیە. لێرە ئەوە دێتەکایەوە چی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی بە یەکەوە بەستووە، ئەوەش دەستورە. ئێمە کە ئێستا لەگەڵ حکوومەتی فیدراڵین دەستور بە یەکەوە بەستوینی و ئەو بابەتانەش کە هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان یان لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە ئەمانە هەمووی لە دەستورە ئاماژەی پێدراوە. ئێمە هەندێک شت هەیە لەوانەیە تەجاوزمان کردبێ یان بە مەیلی خۆمان کارمان کردبێ لەوانەیە بڵێم لەگەڵ دەستورە نەگونجابێ و ئەوانیش بە هەمان شێوە. لێرا من یەک شتە هێنمەوە کە ئەوەی کە تا ئێستا چەند دانیشتن لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقیا کراوە هیچی بەرهەمی نەبووە، هەمووی بێبەرهەم بووە، هەمووی دانیشتەکان کراوە بڕیار درراوە، بەڵام بڕیارەکان هیچی جێبەجێ نەکراوە. هۆکارەکەی شیەکە جێبەجێ ناکە. هۆکارەکەی بیرکردنەوەی هەڵەیە. من چونکە وەکو پێم وتن ئەم ناوچە جێناکۆکانە لە دەستورە ئاماژەی پێدراوە، مادەی 140 بۆ دانراوە، یعنی ئەمە 100 ساڵی کە عێراق بێ داگیری بکاتەوە ئەم دەستورە هەبێ ئیلا ئەوە هەندێک خەڵکەڵێ مادەی 140 ڕۆیشت و چی بوو چی نەبووانە کە مادەم تۆ لە دەستورە ئاماژەی پێدرابێ هەر ئەبێ ئەما بە دەستوریەک لای بکرێتەوە و پێم وایە مڵکی ئەمەیە کە یعنی ئەگەر عەرەب بە مڵکی خۆیانی بزانن لەوەیانە هین نییە، بەڵام دەتوانین ئێمە ناتوانین بڵێن وەڵامە عەرەبی لێ نەبوو یان تورکمانی لێ نەبووە، بەڵام ئەمە خاکی هەرێمی کوردستانەوە بە حیاتی سازشی لەسەر ناکەین، بەڵام وەکو تیشمان ئێمە نامانەوێت تەنها وەکو ئەوی کە هی هەرێمی کوردستان بێ بڵێن وڵانەتەوەکانی کە مافی ژیانیان لەسەر ئەم خاکە نییە. ئەوەی گرنگە ئێمە هەم ئێمەش و هەم حکوومەتی مەرکەزیش بیر لەوە بکەینەوە ئەگەر دەستور نەبێ ئەم عێراقە نابێ. ئەگەر ئەم عێراقاش بەم شێوەیە ئێستا نەبێ من باسی ئەو کاتە ناکەم ئەگەر هەرێمی کوردستان سربەخۆیی وەربگرێ، بەڵام ئەگەر ئێستا بەو شێوەیە بێ حکوومەتی عێراقی و زەختەی لە هەرێمی کوردستانەکە هەرێمی کوردستان نەبێ حکوومەتی عێراقی و سیادەیە نابێ و ئەگەر حکوومەتی عێراقیش نەبێ ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکوتم تا سربەخۆیی ئێمەش ئەو هەرێمی کوردستانە نابین کە ئەو دەوڵەتانە پشتگیریمان بکەن. لەبەر ئەوە لە ئێستادا باشتر وایە یعنی ئەمانە بگەینە ڕێککەوتن. ئێمە ئەگەر باسی یەک شت بکەین هەر لەسەر ئەو ناوچە جێناکۆکانە باشە با سیر بکەین. ڕژێمی تورکیا هاتۆتە ناو عمقی خاکی هەرێمی کوردستانەوە بۆ لێدانی برا کوردەکانمان ڕێگەمان پێداون، بەڵام ئایا ئێستا ئەگەر ببینین ئێمە شەڕەکان ببینە خەتی پێشەوە باشترە یان ئەوەی کە لەو پانتایەی کە لە بینی ئێمە و حکوومەتی فیدراڵا ماوە تیرۆریستەکان جبەخانەکانی خۆیان دروستکەن، تیرۆریستەکان لێرە خۆیان تۆکمە بکەن و دزە بکەن بە بینی هێزەکانی ئێمە و هێزەکانی ئەوانە و بێنە ناو خاکی هەرێمی کوردستان و کردەوە تیرۆریستەکان لە خاکی هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن. ئەگەر قەرارە هەردوو لامان پابند بین بە دەستورەوە ئەوە فەرموو بە دەستور بگەینە ڕێککەوتن. ئەگەر قەراریشە حکوومەتی عێراقی یعنی ئەمنیەتی ئەو ناوچانە ناگرێتە ئەستۆ، من پێم وایە تۆ ئەگەر ئەو نێزی شەڕی هەبوو تۆ ئەمڕۆ لەگەڵ یابیکەی باشترە، فەرموو تۆ هێزەکانت بەرە بڵێ یان ئەبێ بێ ئەمنیەتی سنوورەکەم بۆ بپارێزی یان ئەگەر نایپارێزی من ئەمنیەتی سنوورەکەی خۆم ئەپارێزم. بۆ ئێمە بیرمان نەچێ ینی محکومین بە جوگرافیا و بە قەدەرێک محکومین، بەڵام ئێستا تورکیا مبەڕیری چی هاتووە هەرێمی کوردستان لەگەڵ ئاسان نییە بە تورکیا هینی چییە یعنی چ مبەڕیرێکی هاتووە هەرێمی کوردستانەوە
ئەڵێ پەکەکە من هاتووم بۆ لێدانی پەکەکە هاتووم بە داگیرکردنی هەرێمی کوردستان ناتوم لەبەرەوە پەکەکە لێرەوە دێن لە خاکەکەی منە ئاژاوانێنەوە سەیری شەکەی یەک وڵات نیە خۆشمان عێراقیش لە سەری نایەتە دەنگ باشە عێراق بەرامبەر بە تورکیا نایەتە دەنگ بەڵام ئایا بۆ کورد دێتە دەنگ ئەگەر بڕاتە ئەو ناوچە جێناکۆکانە بۆ پارێزگاریکردن لە هەرێمەکەی خۆی وەکو ئاماژەم پێدا حکوومەتی هەرێمی کوردستان لێستا ئەتوانن ئەمانە زۆریان لێ بکەن پێیان بڵێن یا هەرێمەکەمان بۆ پارێزن یا نایپارێزن ئێمە خۆمانی پارێزین خۆت لەو دوو ڕێگەیە زیاتر نییە جەنابی شتامەژەت پێدا بەپی دەستور یعنی مەواجبی حکوومەتی بەغدایە کە کەنەی پاراستۆ هەردانی شێتا دوژمنەکان وەکو پێ تەڵێم لەو سنوورانەوە بێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و کردەوەی کەی تیرۆریستی دووبارە بێتەوە ئیتر بەسە ئەمە یعنی ئەمە ئینزارکردنێکە کە بە هەرێمی کوردستانیان وتووە ئێمە هەر کاتێک بمانەوێ ئارامی لە ئێوە تێک ئەدەین باشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پلانی نەبێ بۆ ئەم بابەتە کەی پلانێ بێ ئەو کاتەکە لە جێی ساڕوخ بارانێک دە ساڕوخ بارانی کە کرا ئێستا کاتی ئەوەیە بوونی هاوپەیمانان و ئەمریکاش هیچ لە هاوکێشەکە ناگۆڕێکاک باڵام بۆ سەربازێکەوە نا لە ڕووی سەربازێکەوە چێتۆ خۆر لە ڕۆ سەربازەکەیشە لە شەڕەکانی داعشایمە کە کاتێک لەگەڵ داعشا ڕوبەڕۆبینەوە ئێمە داوامان لە ئەوانە کرد کە تیارە هەڵبسێنن بڵێن بۆن منە لە فلانە جێگردن لە فلانە جێگردن ئێستا تۆ لەوانەیە داوا لە ئەوان بکەی ئەوان هاوکاری دەکەن بەس بەبێ داواکاری تۆ هیچ هاوکاریەکەت ناکەن یعنی تۆ ئەو چوزانێت تۆ چیتەوێت تۆ خۆت ئەزانی چیت ئەوێ لەبەرەوە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانانە ئەم دۆخەیان تێبگەێنن و پێیان بڵێن کە ئەم کردەوانە لەکوێوە ئەنێردێن بۆ هەرێمی کوردستان و چارەسەرەکەشی چییە دەست خۆشکاک بەڵامە بەڵێ دکتۆر هاوکاریانی خاڵشکەی گرنگتر ئێمە بۆ پاراستنی ئەمنی قەومیمان و هەرێمی کوردستان لەو هەڕەشە مەترسیانی کە ینی دڵنیاین کە لە داهاتووشە هەردووبارە بێتەوە بەرامبەری ینی باشتر نییە لەوەی کە وەکو کاکباڵام بۆ ژاماژەی پێدا خۆ تۆ دەستورێک هەیە کە چەسپیەوە لە عێراقداوە کۆمەڵێک مافی داوە بە هەرێمی کوردستان و کۆمەڵێک مافیشی داوە بە بەغداوە بە تایبەتی ئەمە گەل لەسەر پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمەکەمان و چوارچێوەی سنوورەکەمان و ئەو ناوچانی کە متەنازە عەلەیها کە کێشە لەسەرە ئەتوانین لەگەڵ بەغدای ئەمە بەڕێگای دەستوری چارەسەر بکەین کە نەکراوە بۆ نەکراوە هۆکارەکەی چییە و ئەگەر بیکەین ئەخۆمە پارێزراوترە بین و پەیوەندیمان باشترە بێ لەگەڵ بەغدا بەڵێ باشترین بنەما بۆی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوین و ئەو کێشانەی کە هەمانە یەکلایی ببێتەوە دەستورە ئێستا دەستورێکەیە بۆ ئەوەی بتوانین مافی هەموو پێکاتەکان بە عەرەب و بە کورد و تورکمان و ئاشووری و بە هەر هەموو پێکاتەکان بپارێزین بەڵام بەداخەوە ئەوە حکوومەتی عێراقیە چەندین مادەی لە دەستور پێشل کردووە خۆ کاتی خۆشی هەرێمی کوردستان بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم و سەر بەخۆی ئەوانەماندا بۆ ئەوە بوو و نیگەران بووین لەوەی کە حکوومەتی عێراقی دەستوری پێشل کردووە و چەندین جار سەرکردە سیاسیەکانی کوردستان داوایان لە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق کرد کە پێویستە دەستور جێبەجێ بکرێ و دەستور ببێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی چەندین مادەی لە دەستور پێشل کردووە و ئەنجامیشی نادا بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە هۆکارێکی ئەوەیە بەداخەوە عقلیەتێکەیە ئێستاش لە بەغدا و بەشێکن لە حکومڕانی دان بە هەرێمی کوردستان دانانێن و دان بە فیدراالیەت دانانێن و دان بە مافی کوردانانێن و ئێستاش دەیانەوێ کورد وەکو تاچی پلەسێ و پلە چوار بخوێننەوە ئەنجامی هۆکاری دومیشی بۆەوە دەگەڕێتەوە حکوومەتی عێراقی ئێمە هەمومان دەبینین حکوومەتێکە چەندین میلیشیا و لایەنی سیاسی بۆ چوون و بیر و بۆ چوونی لایەنی تر ئیقلیمی جێبەجێ دەکەن بۆی بیانەوێ لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک نەکەون بۆیە حکوومەتی عێراقی ئەگەر پێویستی بەوە هەیە هەرێمی کوردستان لە عێراقێکی یەکگرتوو بمێنێتەوە پێویستە دەستور جێبەجێ بکە و هێزی هاوپەیمانان و وڵاتە زلێزەکانی دنیا ئەگەر دەیانەوێ لە عێراق سەقامگیر هەبێ هەم ئەوان بەرژەوەندی خۆیان بپارێزن و هەم کاری تیرۆریستی ئەنجام نەدرێ و هەم تیرۆریستان گەشە نەکەن کە زیان بە هەموو دنیا نەگەێنێ
پێویستە زەخت لە حکوومەتی عراقی بکەن دەستور جێبەجێ بەڕاستی تا بینراوە یا نەبینراوە لەلایەن هاوپەیمانان و ئەمریکا بەو شێوازە نیە بەو شێوازە نیە بەڵێ بەو شێوازە نیە بەو شێوازە نیە چونکە تا ئێستا ئەو مەترسیەی لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەڕاستی وەکو ئەوی دەڵێ کە ئاگرەکە نەگەیشت بووە ئەوان بەڵام دوای ئەوەی ئەوە چەندین جارە موشکباران دەکرێن و چەندین جار سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئاگداری هاوپەیمانانی کردبەوە ئاگداری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردبەوە چ لە ڕێی بەیان نامە چ لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندن چ لە ڕێی ڕۆژنامەنووسان و مجتەمەعی مەدەنی کە بەڵێ گروپێکێ بە ناوی حەشدی شعبی دەیەوێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق تێک بدە و لە هەمان کاتیشدا مەترسی بۆ سەر قونسڵخانە و مەترسی بۆ سەر بەرژەوەندی لایەنە دەوڵەتەکان دروست بکە بەڵام تا ئێستا زۆر بە هەندیان وەرنەگرت بوو بەڵام لەگەڵ ئەنجامدانی ئەو موشکبارانەی کە ئاراستە کران دەبێت ئەوان زیاتر بە پیل ئەو داواکاریەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بنێن و جەخل لە حکوومەتی عێراقەوە بکەن کە پێویستە گفتوگویەکان ئەنجامی هەبێ بە زووترین کات و مادە دەستوریەکان بە پێی یاسا جێبەجێ بکرێت ئەگەر ئەوە نەکەن پێش هەموو کەسێک هەم لە بەرژەوەندی هاوپەیمانان و زلهێزەکانی دنیا دەدرێت لەو ناوچەیە و لە دوایشدا ناوچەکە سەقام گیر نابێ بۆیە ئێستا دەبێ هاوپەیمانان تونتر و بەهێزتر و جدیتر لە خەت بن لەگەڵ هەم حکوومەتی عێراق و هەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی بتوانین ئەو کارانە دووبارە نەبێتەوە. ئێمە وەکو هەرێمی کوردستان و بە تایبەتی لایەنە سیاسیەکان لە ڕووی سیاسیەوە ئێمە چۆن نتوانین کاریگەر بین پەیوەندیشی باشمان لەگەڵ بە دیاریکراوی لایەنە شیعەکانی عێراق بێ ئەوانەی کە باڵادەستن لە عێراق و باڵادەستن بەسەر هێزەکانی حەشدی شعبیە بۆیە کە بتوانین هەرێمی کوردستان و بەغدا نزیکەینەوە. باشترین شێواز گفتوگۆکردنە لە گفتوگۆدا نەبڕین ئەوەی ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجامی دەدا ئەو شێوازە گفتوگۆیە سیاسیەیە ئەو شێوازە گفتوگۆیانەیە کە بە نەفەسێکی زۆر فراوان بەبێ ئەوەی ماندوو بێ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانیش ڕاستە جیاجیا جاری وایە لەگەڵ لایەنە سیاسیەکان و لایەنە شیعەکان کۆ دەبنەوە بەڵام ئەو گفتوگۆیانە زۆر باشترە لەوەی دابڕان هەبێ. زۆر جار مەسەرەن خەڵک جەخلەوە دەکاتەوە کە ئەو شاندا ئەنجامی نەبووە و دەبێ بگەڕێتەوە و نابێ لەگەڵێ ئەمە هەڵەیە. کارە دروستەکە ئەوەیە کە شاندەکە ئێستا لە بەغدایە شاندەکە نەفەسێکی زۆر دوور و درێژی لەگەڵ لایەنە شیعیەکان لەگەڵ کوت لە سیاسیەکان کاکباڵان بۆ باشتر دەزانی لە پەرلەمان بەردەوامن لەگەڵیان ئەوە کارە دروستەکەیە کە تیایدا سەرکەوتوو دەبین. باشترین شێواز بۆ ئەوەی لەگەڵ لایەنە شیعیەکان نزیک بینەوە واز لە خاڵە جیاوازەکان بێنین ئەو خاڵانەی کە تێیدا جیاوازین بەلاوی بنین لەسەر ئەو خاڵانەی کە کۆچین جالایانی شیعیبی لایەنی سونیبی هەر لایەنێک بێ لە بەغدا لەسەر خاڵە هاوکۆکەکان ئێمە گفتوگۆ بکەین و ڕێک بکەوین لە دواییدا دەتوانین ئەو خاڵانی کە تێیدا جیاوازین لەسەر ئەوانیش ڕێک بکەوین. بەڵام باشترین شێواز بۆ ئەوەی سەرکەوتوو بین پەیوەندیمان باش بێ ناوچەکە پارێزراو بێ و ئاسایشی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی پارێزراو بێ پێویستە گفتوگۆ بەردەوام بێ و لە گفتوگۆش ماندوو نەبین و لە نێو خۆشمان یەکگرتوو بین. دەست خۆش دکتۆر هاوکار سپاس دەکەم بەڵێ کاک باڵامبووانی ئەتوانین بڵێن لە دوا پرسیارە بۆ بەڕێزت ئایندەمان بەرەو شۆ لەگەڵ بەغدا ڕۆدێمە ئایندەمان باشەوە باشە بین ئینشاڵڵا بەغدا ناتوانێت لەوە زیاتر زەختکە وەکوتم ئێمە گفتوگوانی کاک قوباد وەفدی نووسانکاریش دیارە کاریگەری خۆی هەبوو کاریگەری خۆی هەبووە و ئێمە ئەوەی لە توانایی هەرێمی کوردستانە بێ سوپاس ئەو وەفدە لەگەڵ یعنی بە حکوومەتی فیدراڵیان گەیاندووە و من وەکوتم ئەوەی کە ئێمە و بەغداد بە یەکەوە بەسێتەوە تەنها دەستورە هەندێک لێدوانە درێ باسی گۆڕینی دەستورەکەن و چیوانە گۆڕینی دەستوری ینی هەڵۆشانەوەی عێراق لێدوانی شۆڤێنیە هەر کەسێک بیدا ئەوانە بە مەسلحەتی ئەمەشکێتەوە ئەوان با بڕن دەستکاری دەستور بکەنیان بە بێ ڕەزامەندی کورد کە بەشێکی سەرەکیە لە عێراقا دەستور هەڵۆشانەوەی دەستوریان بە بێ پرسی کورد هەموارکردنەوەی دەستور شەرعێدانە بە کورد کە پێڵێڵی فەرم و بڕۆژیابەرەوە بۆ نمونە ڕێک نەکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە حکوومەتی فیدراڵەوە هەر زۆر زۆر وتی هیچ نادەم بە هەرێمی کوردستان
هەرێمی کوردستانی شەوکاتاڵێ من نادەم بە هیچ شێوە کەواتە تۆ جیا بوویتەوە یعنی تۆ بۆ خۆت سەربەخۆی خۆت وەرگرە و کاتە تۆ جێشی خۆتەیە ئابووری خۆتەیە چیتەیە چی بووەکە هێزت بۆ نێرێ کەواتە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە ڕێککەوتن نەبێ هیچ شتێکی کە لە ئارادانیە و هەر ئەبێ ڕێککەون بەڵام ڕێککەوتنەکە لەسەر ئەوە ماوە کەم تا زۆر و هەندێک کەس وە پێیان وایە ئەگەر بۆ نمونە ئەم ڕێککەوتنە تێک بچێ لە بینی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانە کورد تەفروتونە بێ یان ئەو توانای ئێسەی نامێنێت سەرکەوتنی ئەم گفتوگۆیانە بەتایبەت لە بودجە و پشکی هەرێمی کوردستان ئەگەر سەرکەوتوو بێ دەواازە کاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کە ئەی بەدڵنیایەوە من کۆڵم کە تۆ ئێستا تاکە شت کەما بێ لە بینە چۆنەڵی دانوستانی لەسەر بکرێ مەسەلەی پرسی بودجە و بەشی بودجەی هەرێمی کوردستانە ئەوە تۆ ئەگەر ئەوە شت بڕی لە بینەکە چی تەمێنێ هەرەوە تا نوێنەرەکانت سبینە نەنێریتەوە بەغداد و تەواو تۆ نوێنەرەکانی شت بۆ چیە نوێنەرەکانت لە بەغدا بۆ ئەوەیە نوێنەری کورد بۆ لە بەغدا بۆ ئەوەیە داوای مافە یاسایی و دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن کە حکوومەتی مرکزی ئامادە نەبوو تۆ نوێنەرت لەوێ هەیە و ئامادە نەبوو مافی یاسایی و دەستوری خۆتت پێ بدا کەواتە خۆی پێتاڵێ فەرمووی بڕۆ خوا حافیزت بێ لەبەرەوە وەکو باسم کرد کۆتا پەیامە دەمێ کۆتا یعنی کۆتاشت لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە تەنها ڕێککەوتنە و ئەشگەینە ڕێککەوتن دەست خۆشکاک باڵام سپاس دەکەم بەڵێ دکتۆر هاوکار دو پەیامی بەڕێزی شەی جۆما لێبێت لە ماوەی کەمتر لە خۆلیشێکا سپاس دەکەم بڵێ دوا پەیامی من ئەوەیە بۆ ئەوەی ئەو کارانە دووبارە نەبێتەوە و بۆ ئەوەی هەوڵ بدەین ئاساییشی و هەرێمی کوردستان بپارێزین پێویستە چەند شاندێک دروست بکرێش لە شاندی ئەمنی سەربازی سیاسی و هەروەها سەردانی بەغدا بکەن دەرەنجام داوای ئاشکراکردنی ئەو کەسانە بکەن کە ئەو کارەیان ئەنجام داوە و دووبارە هەوڵ دەینەوە لە نێو خۆمان حەزب و لایەنە سیاسیەکان هەر هەمومان یەکگرتوو بووین و هەوڵ دەین بە یەک سیاست بە یەک ئاراستە کار بکەین بۆ پاراستنی ئاساییشی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هاوکاریاسین مامۆسای زانکۆ کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ ماوە هەروە زۆر بەڕێز کاک باڵام بۆ محەممەد ئەندامی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆ لەگەڵ ماوە سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵتیم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.